بەرنامەی هێڵی سوور ئەو بەرنامەیە کە دانانیشێت تەلەفۆنمان کردی وڵای باوە ئەو فترەیە پێشیستا تی وڵای باوە لە خەوما هاتم بۆ کوردستان خەریب و شێت بەڵام دوایی کە خەبەرم بۆ شکر سەیرم کرد وڵا بەریتانیا لە پەنجەرەکەەوە سەیری دەرێم کرد کوردستان نەبوو بەریتانیا بەسان دەستی بەسرا بێت و وەواشی بێ لە خۆی یعنی شتەکان حتا بەنامی سەڵیان دژەر بۆ من هاتنەکەم بۆ بەریتانیا ئەوەیە کە بۆم دەرکەوێت بۆم ڕوون بێتەوە چی بووە ساڵ سژنی ئەکەن سبەی ڕۆژ کە دێتە دەرەوە بۆی ناکەن بە جنسیە و جوابەکەشی لێوەرەگرتنەوە یا جنسیەکەی پرسیارم دەکە ئەگەر هەر کەسێک پرسیارم دەکە تا ئەو دەقەیە کە من قسە لەگەڵ جەناب دەکەم شتێک تاقەتی بۆ ئەوروپامەیە مەسا بڵێ وای تاقەتم نییە لە کوردستان تاقەتی کەسانەکەم حەز دەکەم بێم ئەوروپا لێ بژیم وەڵڵی بۆ حەز لای تۆ چی بەجێهێش لە دوای ڕۆشتنی ینی 100% بۆ هاتوومە بچمە شوێنەکە بەڵام نامەوێت بە نایاسایی بچم ئەمەوێت لە ڕێی یاسا و پۆلیسەوانێ ئەوان چیان پێدەم قسەی ئەو وەستاوی ئێمەگەر ئەو قرار نییە بێتە ئێرە و ئێمە گوێ لە قسەکانی ئەو بگرین کەواتە ئێوە لەسەر ئەو وەستا دوتانەی سەوتی بەڵ وایە کەس قیشی بەم ڕێکخراوە نەبێت چکە ئیشی ئەم ڕێکخراوە جەناز ئەگەر جەنازەیە الحەمدولله کە هەموو قۆناغەکانمان بڕی و جەنازەکە گەشتەوە زێدی بابەرانی گەنجەی کە بەخۆشی هات ڕاستە بە سارد و بە گەرما خۆشەویستان سڵاوتان لێبێ لە بەرنامەی هێڵی سووری کەناڵی بیکەیفەوە سڵاوی گەرم دەنێرین بۆ بینەرە خۆشەویستەکانمان ئەمڕۆ بەرنامەی هێڵی سوور باز لە هەموو ئەو هێڵە سوورانە ئەەکەین کە لە بەریتانیا و ئەو پەنابەرە بەڕێزانە کە هێڵە سوورەکانە بەزێنن و هەموو ئەو پەنابەرە بەڕێزانەی کە تووشی هێڵی سوورە بن و نایانەوێ بچنە بەردەم هێڵی سوور ئەمڕۆ دەمانەوێت لەگەڵ باوکی کاکە کەیوان نەسرەدین کە لە ڕانیەوە تەشریفی هێناوە بۆ بەریتانیا و ئەمڕۆ دەمانەوێت بەرنامەیەکی تایبەت لەگەڵ بەڕێزیان بکەین و لە هەمان کاتیشا سەید هەورامی کە یەکێکە لەو گەنجانەی کە لە بەریتانیا ئەمڕۆ خزمەتی پەنابەری زۆرەکە بەناوی خی گەورە بەخشندۆ میێرەبان لای جەنابدان ڕوونەکە ئێمە و ڕێکخراوەکەمان کۆمەڵی کوردی و ڕۆشنی میرانی کورد لە بەریتانیا کە ئێمە هەمیشە دەستمان ئاوەڵایە کراوەیە دەرگامان کراوەیە بۆ بە هاوناوچوونی هاو نیشتیمانیەکانمان لە دەرەوەی وڵات بەڕاستی بەداخەوە کاکە کەیوان کۆچ کردو یەکێک بوو لەو کەسانی کە هەواڵەکەی هەواڵی جرگبری تەقیدا لە دەرگای ماڵی ڕێکخراوەکانمان و ئێمەش لەلایەن کاکە دیدەوانی کوڕیەوە کوڕی کاگوریاوە بانێکیان زوو بوو ئاگدار کرام بە وەسعیشی ئاوا وتیان جوابی ئێمە نادەنەوە و ڕزانیایی نادەن بەدەسەوە تەمەەن کاتێک کە من بەناوی ڕێکخراوە قسم کرد و ڕفرێنسماندا ئەوان پۆلیس هاتە سەرخەت و وەڵامیان ناینەوە و دیتێڵی منیان وەرگرت لەو کاتەوە من بە نوێنەراتی کاگوریا ئەوان کە وتیان ئیشوکارەکان بەرە تاکو ئەڕوات و تاکوێتوان بگەینتە ئەنجام دەستمان پێ کرد و شانمان پیا کرد تا و کاتی کە توانیمان الحەمدولله کە هەموو قۆناغەکانمان بڕی و جەنازەکە گەشتەوە زێدی بابە پیرانی و لەوێ بووە میوانی خاکی نیشتمان بۆ میشە ناوی خی گەورە سپاس بۆ ئەم ڕێکخرا و بۆ جەنابتان من وەکو باوکی کەیوان کە هەواڵەکەم پێگەشت لە دوای ئەوەی کە هەواڵەکە بە من گەشت بەڵام من ڕاستەوخۆ ئەوەی کە خەتم لەگەڵ دروست کردبێ لەگە کاکسەید بووە کاکسەید بۆ ئیشی منەوەتە ڕاستە ڕێکخراوەکە بووە مەمنونی هەر هەمیانم تاک بە تاکیان چاویان ماچەکەم دەستیان ماچەکەم بەڵام ئەوەی کە کۆنتاکی لەگەڵ من بۆ پەیوەندی شخصی لەگەڵ من بۆ عیلاقە و لەگە بینی پۆلیس و من کاکسەید بووە ئێساش کە ئەو پرسیارە لە منەکەی چۆن بۆ چۆن نەبووە هەتا ئێستا بۆ من ڕوون نەبووتەوە وەڵامێکی بێ پرسیارە حتا ئێستا ئەمە وڵامێکی پێ پرسیارە ئەگەر خەڵک پرسیارم دەکە ئەگەر هەر کەسێ پرسیارم دەکە تا ئەو دقەیە کە مە قسە لەگەڵ جەنابتەکەم هیچ شتێکم بۆ ڕوون نەبوو هۆکاری هاتنەکەت ئەمە بوو هۆکاری هاتنەکەم بۆ بەریتانیا ئەوەیە کە بۆم دەرکەوێ بۆم ڕوون بێتەوە چی بووە چۆن بووە بەڵام تا ئێستا من چاوەڕێی هیمەتی کاکسەیدم بەڕاستی ئەو عیلاقەیە دروست کاتەوانێ ئەو پەیوەندی دروست کاتەوە لەگە پۆلیسە بۆی بە ئیشەڵا بگەم بە نەتیجەیەک بۆی کە شتەکەم بۆ دەرکەوێ و ئەمنیش ئیسراحەت بکەم تا ئێستا وەکو هۆکاری کوشتنی کوڕەکەی خۆم بۆ دەرنەکەوتەوە بە هیچ شێوەیەک هیچ گومانێکە هەیە لەم دێ کۆڵینەوانی کە کراوە نا وەکو گومان نا بەڵام وەکو ئەوەی کە کۆتاییشی هات پێ کۆتایی ناتوەتان دقێ بۆرەکە گۆڤەر ئێمە پەیوەندێکمان هەبوو لەگەڵ پۆلیسە من و کاگوریا و پۆلیس لەسەر خەت بوو بەسەوار بە گومانە وەکو هاوکارێک و بیرانە بە کاگوجانەوی کاگوریا ئەم خۆی ئاگدار بکە من پرسیار بکەیت وتم ئەو وتی ئەکرێ خۆی وای کردبێ لە خۆی وتم چۆن ئەکرێ کەسێک بەسان دەستی بەسرا بێت و وەواشی کردبێ لە خۆی یعنی شتەکان حتا بەنامی سەڵتیان دژەر بۆ مەنارد
کە من خۆمە گەر شخصی خۆ قسم کردای لەگەڵ لایانی بەرپرسا تۆمارمە کرد پارچە بۆ ئەم من نرد یعنی یەکێک بەڕاستی گومانە یعنی سێژار بە هەر کەسی گەڵی شەقامی کوردی لە بەردانیا بە گومانەوە ڕوانەوەکەیسە لەبەرەوەی کە تۆ دەست بەسرێ لە دواوە و خۆش دڵواسی ئەمە چۆنەکرێم سناریۆ کاک سید ئەپرسم ئەمەش لێرە گومانێکێ تۆ پشت بە شەقامی کوردی مەبەستە ڕاستە گومانەکە لە جێ خۆیەتی پۆلیسیش هەمان قسەی جەنابتە کاڵێ گومانە پۆلیس ئەڵێ لێرە هیچ ئیشارتێک نییە کە ئەم کەسە کوژرابێت کوشتبێتیان هیچ ئالامینێک نییە بە جەسەیەوە شوێنی ئەشکەنجەدان ئەوەمان کردووە بەڵام دوای ئەوەی کە من ئەم پەیامم گیان و لای کاگوریاوتم ئەڵێن خۆی وای لە خۆی ئەم ڕەتی کردەوە و پەیامەک ئینەکەی ئەمانم گیان بە پۆلیس و وتم باوکی ئێوە لەسرم قەزیە بڕوە لەسرم کەیسە بڕەوە و ئێوە بێتە بەرتانیا بۆ جانا پێشوی ئەم وا بڵێ پۆلیس وتی ئێوە بێتە ئێرە وتم بەڵێ ئێوە بێتە ئێرە بەڵام پێویستی بە کۆنفێرمیشنێکی لە لایەن ئێوە کە ئەم کوڕە لای ئێوەیە و تاقاتی لەسرە و شتەکان ناڕوونە ئەو بوو ستێتمنتێکی بۆ نووسیم و بۆم نرد منش بۆ جەنابیان نرد و هەندێک ڕێکای یاساییترەوە بتوانانی ڤیزە وەرگری و هاتە ئێرە ئیسش کاتۆتە ئێرە لەبەرە گومانە پێما بیاتوە زیاتر کە دانیشتێکمانە بێ ئینشەڵا لە ئایندەیەکی نزیکا لەگەڵ پۆلیسە کەیوان لە کۆتاییەکانی ژیاندا کە دوایین پەیوەندی بە تۆ کردووە وەک فەرمووت هیچی بەجێ نەهێشتووە بەڵام دەمانەوێت ئەوانەی کە کەیوانێکی ترن لێرە و هەمویان وەکو کوڕی تۆوان هەمویان وەکو کەسی تۆوان ئەتەوێت چی بەوان بڵێ چ ئامۆژگاریەکە هەیە بۆیان وڵی من داواکارم لەو گەنجانەی کە بە تایبەتی لە کوردستانەوە هاتون من قسە لەسەر گەنجانی کوردستانەکە هەمیان بە برا کوڕی خۆمەسانم داوایان لێەکە بەو ناچاریە بەو ڕێ ناخۆشیە هەتا هاتوونەت ئێرە نەداک و بابیشیان بەتەمای ڕۆحیان نەبوونە چکە هەمومان نەزانین بەچی کارە ساتێک دێن چۆنەگەنە ئێرە کە ئەگەنە ئێرە تووشی هەڵە نەبن تووشی غەڵەت نەبن چکە ئەوان بیر لە دایک و باوکیان بکەنەوە بیر لە خۆیان بکەنەوە بیر لەو ڕێگایە بکەنەوە کە هاتوونە یان ئێمە زۆر سێشتی زۆر لێجاوە یەک دایک و باوک بەجێ دێڵێ ئەگەر ناسار نەبێ قەرزاریشانەکە هەندێکیان هە قەرزاریانەکە بە قەرز دێن خانۆ فرۆشن بەو ڕێگا زەحمەتەیە دێن 6 ڕۆژ لە ئاوا بن ڕێگایەکی خەتەرە کۆمەڵی خەڵکە بین بۆ خۆمانە خنکشێن و ماسی سۆراخیان نامێنێ کە دێنە ئێرە چەند مانگێک لە ئوتێ لە مێنوانێ و تووشی ناڕەحەت و ناخۆشی جا من داوایان لێکم چاویان ماچەکەم بە قوربانیان بم ئەو شتە ڕەچاو بگرن کە لەوێ کە لە بەردەمی دایک و باوکی خۆیان قسە ئەکەن ئەڵێن بەس بگەینە ئەوێ ئیشەڵاوا ناکەینەوە عادز بن یا ساغڵەت بن بۆ ئێمە تکایان لێکم چاویان ماچەکەم ڕێکاری ئەم وڵاتە چییە جێبەجێ بکەن بەس داوای ئەویان لێکم ڕێی خراپ نەگرنە بەر ئەوەی لەم وڵاتە یاسایانی من 2 ڕۆژە لێرم قەنەعات کە کە سەیری یاسای ئەم وڵاتاکەم یاسایەکی زۆر جوانی هەیە کەیوان لای تۆ چی بەجێهێش لە دوای ڕۆشتنی نانی لە چۆ پرسیار لە کوردستان بۆ نمونە کە هاتە بەریتانیا چه ئاسەوارێکی بەجێهێش یا لە پێش ئەوەی کە وای لێ بەسەر بێ چی بەجێهێش لە ماڵەوە تەلەفۆنێکی کرد بێ بۆ تۆ هەستکەی گومانێگەی لەم شتەکە کە هەیە ڕوودا هیچ ئیشارەتێک هیچ شتێک نەخێر پەیوەندیکی تەلەفۆنی بڵێ بێ تااقەتم بڵێ حاڵەت نەخێر هیچ شتێک نەبووە هیچ ناخۆشیێک نەبووە هیچ شتێک نەبوو ینی پەیوەندیمان هەبوو ئەگەر هەموو شەوێک نەبوو یعنی ئالا دەرەجە دوور خیان بێت 2 جارێ قسەمان کردو پەیوەندیمان هەبوو هیچ کێشەیەکم لە کەیوانە شک نەبردووە من هیچ کێشەیەکم ڕۆژە لە ڕۆژان نەیوتوێ بێت تااقەتم بێزارمەوێ بێمەوە یا حاڵەتی لە بابەتانە نەخێر هەتا بۆ نمونەیە وەکو نوکتەیەکی ژێرمانیان بۆ وەکو کامە قسەی خودی خۆیەتی تەلەفۆنمان کردی وڵی باوە ئەو فترێ پێشستا تی وڵی باوە لە خەوما هاتوومەوە بۆ کوردستان خەریب و شێت بم بەڵام دوایی کە خەبەرم بۆ شکر سەیرم کرد وڵا بەریتانیا لە پەنجەرەکەەوە سەیری دەرێم کرد کوردستان نەبوو بەریتانیا بوو یانی وەک نوکتەیە قسەی خۆیەتی خودی خۆیەتی تێگەی بەداخەوە ئینا لیلا و ئینا ئیلیهی ڕاجعون چیت هەیە بۆ حکوومەتی بەریتانیا ئەتەوێت چیت بۆ بکەن چۆن هاوکارت بن ئەمن زۆر 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 سپاسی حکوومەتی بەریتانیاکە بەڕاستی بۆ ئەوەی کە لەو قەزەی منە کە هاوکار بوونە تا ئیستاش کێسەکەیاندا نەخستۆ یەشتویانەتەوە یعنی ئەمە زۆر گەورەیە بۆ حکوومەتی بەریتانیا بۆ پۆلیسی بەریتانیا لێەوە کە لە بینی من و کاکسەیدا کاکسەید لە بینمانە بووە گویان لە من دەستخۆشی لە کاکسەید 100%ەکەم
100% یعنی خوا پاداشتی بداتەوە پاداشتیوان بە من ئەو ناوێت کۆنتاکتە بڵێ یەک دقه مەزالمدا اینجا بێنە سەر مەسلەی پرسیاری حکوومەتی بەریتانیات کرد بەڕاستی حکوومەتی بەریتانیا هیچ نەقسێکی نەبووە لەم قەزەی منێ هەنی ئەوان کە داوای ئەوەیان کردووە پێیان خۆش بووە کە من بێم بۆ ئێرە لەبەر چییە لەبەرەوەی چاڕوونیە بدەنە من جۆم لێ ڕابگرن ئەمە لە هیچ نیوانەکانی ئەڕێوێتەوە زۆرکەرانە بەدەست ئەمە بوون یعنی نییە حتا من لە کۆتا جارەکە نیگەران بوون خەڵکی چواردەور و ماموریەش خۆی بێتاقەت بووی با جەنازەکەم بۆ بێتەوە بەڕاستی زۆر بێتاقەتین با جەنازەکە ئەسپەر دەکەین بێتەوە داکی ئەوەیە من وێرانین بەڕاستی من لەگەڵ پۆلیسە قسم کردەوە لەگەڵ ئەو کەی سۆرکەرا ئێوتی ئێمە لەسەر قسەی ئەو وەستاوین ئێمەگەر ئەو قرار نییە بێتە ئێرە و ئێمە گوێ لە قسەکانی ئەو بگرین تو کەواتە ئێوە لەسەر ئەو وەستان دوتانەی سەوتی بەڵێ ئەو قسم لەگەڵ تۆیا کرد و تەواو با ئیشەکەی خۆیان بکەن کارە ئەموتی تەواو لە دوو ڕۆژە کۆتایان پێێنە یعنی بەڕاستی زۆر زۆرە ئەم خۆی لە کوردستان بکوڕەکە لێرە ئەو بۆ ئەوان بە ئیعازی ئەم یعنی شتەکان ئەوەسان دەستیان پێ کردەوە دانەخستەوە ئەیان کردەوە ئەمە یا کەس داخرێت ینی دانەخست ئەوان کاکە من ڕازیم نییە کەس داخرێت گومانم هەیە کەسەکان هێڵا بوویەوە یعنی تا آخر جار کە من سێمێتێکم نووسی بە ناوی ئەمەوە پاسپۆرتەکەی مشمە تاش کرد و ناردم کە بەڵێ من ڕازیم و چی ئەمانە کە ئەو جەنازە بنێرنەوە بە کوردستان و تا لێکۆڵنەوەی داهات و خۆمیان بەرتانیا بان دوو پرسیارم ماوە لێت بکەم چیتە شوێنی ڕووداوەکە شوێنەکە و نەبینیوە نەخێر من چاوەڕێەوە بە پۆلیس ببینم ئیشەڵا پشت بەخوا کاکسەی دەگەر هیمەتی بکە ئیشەڵا چاوەڕێ هیمەتی کاکسەیتم ئەو پەیوەندی دروست کاتەوە لەگەڵ پۆلیسە پرس بە پۆلیس بکەم ئایا پۆلیس خۆی دێ لەگەڵما وەکو هاوڵیەک شوێنەکەم کەش پیشانەدا یا ئیزن مەدا ئەمەوێ ئیزنێک لە پۆلیس وەرگرم اینجا بچم بۆ شوێنەکە یعنی 100% بۆ هاتوومە بچمە شوێنەکە بەڵام نامەوێت بە نایاسایی بچم ئەمەوێت لە ڕێی یاسا و پۆلیسەوانێ ئەوان چیان پێ باش بێ ئەوە بکەم وڵی کۆتاقەکە پرسیارەی ئەو مەسام بین پێش پێ بکەم و بڵێم لە خۆی بکەم کەچی دەیە بۆ پەنابرانی کە تازین یا ئەوێ بێت منەڵەمەکە بۆ تااقەت دی بۆ ئەوروپامەیە مەسام بڵێ وای تااقەتم نییە لە کوردستان تااقەتی کەساڵەتم نییە حەز دەکەم بێم ئەوروپا لێ بژیم وڵی بۆ حەزمەیە چکاش کەس بۆ حەز بێ بەشیمانە بێتەوە ینی بۆ ئیلاکەت وەرە بۆ ژیان وەرە بۆ وەرە کە لێرە بەیانیان ساعت 7 تا لە سیلەخەو تۆ لە کوردستان 12 سیلەخەو مەیە بۆ گێڕەوە مەیە لێرە گێڕێکی ترە بێ بە گێڕی قورس باشە لە کوردستان 120 لێ خڕی جادەکە تەختە بۆت پانە دایک جلت بۆ شووە سفرت بەیانیان و نیوەڕانوانە حازل لێرە شتانە نییە لێرە خۆ دۆشتانەکەیت مەعاناتەکان هەموویەوە سەر خۆت خەمی خۆت خۆدەی خۆیت هەموو شتەکرد بۆ خۆتە و لەوەش گرنگترە ئامۆژگاریم بۆیانەوە هەیە کە زۆر جاریش وتومە با ئەو ناوەی کە لێرەیە هەیەە بە دایک و باوکو کەسکاریان بڵێن چکە هیوایە سپێڵەکەی غڵەتە هیوا لە کوردستانەوەی ئەحمەد محمود بۆ لێرەژە نای ئەحمەد محمودە بەڵام ناوەکان جیاوازی هەیە کاتێم کەسە ئەیگیریات و شتێکە بێت تەلەفۆنەکەین بۆ شوێنەکان سێکتەرەکانی حکومی ناتوان بیدۆزنەوە توش کێشە بین ئەوە تا بڕواکی ماوەی چەند مانگی خەری کەیسی گەنجێکم ئیسش نەمتوان بیدۆزمە بۆ لەبەرەکە لێن ناوێکی لە کوردستان ناوێکی تریە بووە دایک و کەسکارەکەی نازان ناوە بەڕانێکی چییە بۆیت کار کەسەکە ناوی خۆی گۆڕیوە ترسی ئەوەی کە دیپۆرتی نەکەن وشتانە بە ئەو ناوی ئێری بدا بە کەسکاری لە کۆتاییە زۆر سوپاسی ئەو کۆمەڵگەی کوردیە بکەم لە بەریتانیا ئەو ڕێکخراوە بکەم یعنی کارێکی خێرخوایی زۆر گەورەیە مەگەن ئەو خۆیان بۆ خۆی بزانێت چ کارێکەکەن و چ خێرێکەکەن جا بۆیە من داوا لە خواکەم خوا پاداشتیانی بەخوان ژەرەوە بۆ کوردانی بەریتانیا یەک بە یەکەوە 1000 دووبارێکەمەوە چی لە کوردستان قسەم کردو چی لە هەموو شوێنێک یەک بە یەک چاویان ماچەکەم دەستیان ماچەکەم کوردانی بەریتانیا ئەم ڕێکخراوە بەڕاستی یاخوا کەس ئیشی بەم ڕێکخراوە نەبێ یا ڕەبی خوایە کەس ئیشی بەم ڕێکخراوە نەبێ ئەگەر ئیشی پێی بێ ئەزانی ئینجامان خێرەکەیان چۆنە چکە ئەگەر ئەم ڕێکخراوە نەبێ ئەم جەنازەیە ناگاتەوە بە من لەبەر ئەوانم خوایە کەس ئیشی بەم ڕێکخراوە نەبێ چکە ئیشی ئەم ڕێکخراوە جەنازە ئەگەر جەنازەیە مەقسەدەکەم چکە ئەمە زۆرێمەی یعنی دڵمان یانی حساب کە بە زونگەتی بۆی هێنامەوانێ ئینجا من زۆر سپاسی ئەم ڕێکخراواکەم یەک بە یەکیان چاویان ماچەکەم بە تایبەتی کاکسەید با نەبێتە تاکە کەس وەڵڵاهی کاکسەید ئەگە گەرنە مازانەکە خۆش عەفوم ناکە من گەرنی جنابیان ئازاکەم و بە ناوی ئەویشەوە سپاسی کاک شەفایەکەم ئەویش جنابیان ڕاستی بەشدار کاک کەسایەتێکی گەورەیە کەسایەتێکی خۆشەویستە خزمی خۆمە یعنی هیچ ئەوەیەکی تیانە بەس کاکسەیدم زۆر عەزێت داوای لێ گەورە جەزاتان باتەوە ئینشاڵڵا دواتر ئینشاءڵڵا لە کاکسەید
خۆشەویستان لەگەڵتان بووین ئەمەش خەمی پەنابەران ئەمەش خەمی ئەو گەنجانەی کە بەڕاستی خەمیان لێ ئەخورێ ئەمەش خەمی ئەو گەنجەی کە بەخۆشی هات ڕاستە بە سارد و بە گەرما هات ویستی لێرە ژیان بکات بەڵام جەستە سارد و سەڕەکەی گەڕێنرایەوە وڵات و نیشتیمانی خۆی موچڕک بە گیان مادەیەکە باز لە جستەیەکی سارد دەکەم کە ئەچێتەوە ئامێزی دایک و باوکیان یا ڕەبی خوای گەورە هیچ جستەیەکی سارد نەچێتە نێو خاکی کوردستان و هەموو ئەو گەنجە خۆشەویستانە جواب وەرگرن و لە ڕێی ئەم مەتاڕە و لە مەتاری کوردستان دابەزن هێندە بە خۆشحاڵی و بەختەوەری بڕۆنەوە ئەوە دوعای ئێمەیە بۆیە تا بەرنمەیەکی کە و تا بەرنمەی هێڵی سوورێکی کە خواتان لەگەڵ کەناڵی BK4 کورد لە هەر کوێ بێ کەناڵی BK4 لەوەیە کەناڵی BK4